لە سێبەری باوەڕدا بەرجی یەکەم نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولان. 8. هۆکارەکان و یاسا سروشتیەکان جۆرێک لە ڕاهاتن و ئاسانکاری و هاودەمی دروست دەکەن و بەمەش ژیان جوان و خۆش و شیرین دەکەن. ڕاهاتن و خوپێوەگرتنەکان بەمەرجێک دوور بن لە کورتڕەوی و زیادەڕەوی یەکێکن لەو تایبەتمەندیە گرنگانەی کە ژیان بە چێژ و تامدار دەکەن. ژیانێکی مەحروم لەم تایبەتمەندیانە هیچ لایەنێکی تێدا نییە کە مرۆڤ حەزی لێ بکات و خۆشی بوێت، چونکە ئەو کەسەی کە نازانێت سبەی لەگەڵ چ جۆرە شتانێک ڕوبەڕوو دەبێتەوە هەرگیز ناتوانێت ژیانێکی نەخشدار و بەرنامەڕێژ بەسەر بەرێت. ئەوەی کە مرۆڤ هەمیشە خۆی لە نێو ئاپۆڕەی شتە سەرسوڕهێنەر و نائاساییەکاندا ببینێتەوە و ئەم سەرسامی و سەرسوڕمانەش کۆتاییەک و سنوورێکی نەبێت، هیچ کەسێک ئارەزووی ناکات. اینجا سەرەڕای ئەمە ئەگەر خودی چۆنیەتی هاتنە دنیای مرۆڤ بەدەستخۆی بووایە و هیچ پەیوەندیەک لە نێوان چۆنیەتی دوێنێ و ئەمڕۆ و سبەینێدا نەبووایە و پاشان هەموو ئەمانە هەڵبژاردنی چۆنیەتی مردنیشی بچوایەتە سەر، داخۆحاڵی مرۆڤ چۆن دەبوو؟ بەڵێ، ئەگەر یاساکان و هۆکارەکان لە دنیادا باڵادەست نەبوونایە و سەرجەم بەها جێگیرەکانی وەک ڕێسا و ڕێکوپێکی و هاوسەنگی لە گۆڕێدا نەدەمان، بەبێ ئەمانەش ژیان لە ژیان دەردەچوو. ڕێگەی مامناوەند و هاوسەنگ لە بابەتی ڕاهاتن و خوپێوەگرتندا بریتیە لە ژیانێک هاوڕێ لەگەڵ بیرکردنەوە و تێڕاماندا. لەم ڕۆوە کەمڕەوی بیر نەکردنەوە بەرهەم دەهێنێت و زیادەڕەوی ژیان دەکات بە ژەهر. بەڵام ئیماندار لەم بابەتەشدا وەکو هەموو بابەتەکانی تر ڕێگای مامناوەند و هاوسەنگ هەڵدەبژێرێت. سروشت و یاسا سروشتیەکان و هۆکارەکان کاریگەری ڕاستەقینەیان نییە و بەدیهێنەر نین. 1. یاسا و هۆکارەکان بە ماددەوە بەندن. یاساکان و هۆکارەکان لەبەر ئەوەی بە ماددەوە بەندن ئەوە ناکرێت لە دەرەوەی ماددە وێنا بکرێن و بیریان لێ بکرێتەوە. باوەڕهێنان بەوەی گوایە ئەو یاسا و هۆکارانەی کە خودی بوونیان وابەستەی ماددەیە سەرچاوە و بناغە و بەدیهێنەری ماددەن خەڵەتان و ڕێنەیەکی جەدەلیە. ئەوە یاساکان و هۆکارەکان نین کە ماددە و جوڵەیان بەرهەم هێناوە، بەڵکو بە پێچەوانەوە یاسا و هۆکارەکان لە ماددەی هەبوو جوڵەکانیەوە سەرچاوە دەگرن. ئەستێرەکان و هەسارەکان لە خولگەی خۆیاندا بە گوێرەی هاوسەنگیەکی دیاریکراو دەسوڕێنەوە، بەڵام ئەمە لە بەرخاتری ئەوە ناکەن کە نیوتن دۆزیویەتیەوە، بەڵکو لەبەر ئەوە دەسوڕێنەوە کە ئەزەلی نین و دروستکراون و بەو ئاراستەیەدا دەجوڵێنرێنەوە. ئەوەی کە نیوتن و زانایانی هاوشێوەی دەیکەن تەنها بریتیە لە دۆزینەوە و ناونانی ئەو یاسایانەی کە لەگەڵ ماددەدا لە گەردووندا دانراون. 2. هۆکارەکان و یاساکان لە جۆری ممکناتن. بوون و نەبوونی هۆکارەکان و یاساکان بە هەمان پلە یەکسانن، چونکە بوونیان وابەستەی ماددەیە ئەوە هەمان ئەو هەلومەرجانەی کە لە ماددەدا دەست بەکارن ئەوانیش دەگرنەوە. هەروەک چۆن ماددە هەتا هۆکارێکی هەڵبژێرەری دەرەکی نەبێت نایەتە بوون، بە هەمان جۆر هۆکارەکان و یاساکانیش هەتا لایەنێکی هەڵبژێرەر بوونیان بەسەر نەبوونیاندا پێش نەخات ناتوانن ببن. ئەمەش دەرەنجامی سروشتی و حتمی هەموو ئەو شتانەیە کە لە بازنەی ممکناتدان. هەر شتێکیش پێویستی بە هەڵبژێرەرێکی لەم جۆرە هەبێت هەرگیز ناتوانێت بەدیهێنەر بێت، چونکە خۆی محتاجی بەدیهاتنە. 3. هۆکارەکان و یاساکان تازە پەیدا بوون. ئەو شتەش کە ئەزەلی نەبێت ناتوانێت ئەبەدیش بێت. هۆکارەکان و یاساکان تازە پەیدا بوون، هەر بۆیە وتەی ئەو شتەی ئەزەلی نەبێت ناتوانێت ئەبەدیش بێت بەسەر هۆکارەکان و یاساکانیشدا جێبەجێ دەبێت. قبولکردنی بەدیهاتنی تازە پەیدابوویەک لەلایەن تازە پەیدابوویەکی ترەوە مانای قبولکردنی دەور و تەسەلسول دەگەیەنێت، هەرچی تەسەلسولیشە مەحاڵە. هۆکارەکان و یاساکان هاوڕێ لەگەڵ ماددەدا بەرەو نەمان دەڕۆن. زانایان چەندین هۆکار دەخەنە ڕوو کە دەرەنجامی پەردبوونی ماددە و تەقینەوەی ئەستێرەکان و بەرپابوونی قیامەت بەرهەم دەهێنن.
ئەو شتانەش کە کۆتاییان هەیە و مەحکومی لە ناوچوونن ناتوانن بەدیهێنەر بن. 4. بوونی هۆکارەکان و یاساکان محتاجی کۆمەڵێک هۆکار و یاسای دیکەن. ئەو هۆکار و یاسایانەی کە خۆیان هۆکاری بوونی خۆیان نین و هەر بۆیە ئەنجامن هەمیشە محتاجی زنجیرەیەک هۆکار و یاسای دیکەن. لەبەر ئەوەی ناکرێت زنجیرەی هۆکارەکان بۆ هەتاهەتایی بەردەوام بێت، ئەوە بە ناچاری و پێویستی دەبێت لە خاڵێکدا بوەستێت. دەتوانین بۆ زیاتر تێگەیشتن نمونەیەک بهێنینەوە. هۆکاری درەخت ناوکە. ئەدی هۆکاری ناوک چییە؟ مریشک وەکو هۆکارێک پێویستی بە هێلکەیە. ئەی هێلکە ئەنجامی چ هۆکارێکە؟ یان با سێوێک بە نمونە وەربگرین. با بڵین سێو لە بازنەی هۆکارەکاندا وابەستەی گوڵ و چرۆ و گوڵ و چرۆش پێویستیان بە لق و قەد و ڕەک هەیە و ئەوانیش محتاجی ناوک و تۆن و تۆویش پێویستی بە توخمەکانی ناوی و گەرمی و ڕووناچی و هەوا و دنیا و لاری گۆیزەوی بە پلەیەکی دیاریکراو هەیە. ئابەم جۆرە پرسیار لە دوای پرسیار دەتوانین بڕۆین و دەگەین بە هێزی ڕاکێشان. بەڵام هەرگیز پرسیارەکان تەواو نابن و هەمیشە بەردەوام دەبین لە پرسیارکردنی ئەی ئەو، بەڵام لە کۆتاییدا هەست بە پێویستی وەستان لە خاڵێکی کۆتاییدا دەکەین و ئەم خاڵەش لە ڕووی سەرەتاوە یەکەم هۆکارە و بێگومان ئەمە زاتێک دەبێت کە چیتر ناتوانین لەبارەیەوە بپرسین ئەی ئەو. ئەجینا پێویست دەکات جۆرێک لە خوایەتی بە یەک بەیەکی هۆکارەکان ببەخشین و ئەمەش بە واتای قبوڵکردنی خواگەلێکی زۆر و زەبەندێت بە ئەندازەی ژمارەی گەردیلەکان.